السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، چوار سیفەت هەنا ئەم سیفەتانە لە هەر کەسێکدا هەبێت ئیلا ئەم سیفەتانە ئەم کەسە دەبن بۆ بەهەشت، واتە کەسەکە دەچێتە ناو بەهەشت. ئەبوو هورێرە بۆمان دەجێڕتۆ لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ڕۆژێکیان پێغەمبەری خوا هاتۆتە ناو سەحابەکان پیانی فەرموو کێ ئەمڕۆ بەڕۆژوو بووە. ئیمامی ئەبوو بەکر جواب دەداتەوە دەڵێت من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاشان دەفەرمێت ئەی کێ ئەمڕۆ سەردانی نەخۆشیێکی کردووە. ئیمامی ئەبوو بەکر دیسان جواب دەداتەوە دەڵێ من ئەی پێغەمبەری خوا. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەی کێ ئەمڕۆ شوێن جەنازەیەک کەوتووە. ئیمامی ئەبوو بەکر دیسان دەڵێ من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا پرسیاری چوارەم دەکات و دەڵێت ئەی کێ ئەمڕۆ نانی داوەتە هەژارێک کەسێکی تێر کردووە. دیسان ئیمامی ئەبوو بەکر دەڵێ من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. مەڕوان کە ڕاوی حەدیسەکەی دەفەرمێ پاشان پێم گەیشتووەکەوە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەم سیفەتانە لە هەر کەسێکدا هەبێت ئیلا ئەم کەسە دەچێتە بەهەشت. بۆ ئەوەی بچیتە ناو بەهەشت و هەروە پلەی بەهەشت بەدەست بێنیت، خوای گەورە لە خۆت ڕازی بکەیت. ئەم چوار سیفەتێکەوە باسمان کرد وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژە پێداوە لە خۆتی جێبەجێ بکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.